دەستپێکی پرۆگرامەکە قساکەم لەسەرێکێک لە زانکۆکانی جیهان کە باسکردنە لەکردنەوەی پێشەنگایەک و نمایشکردنی کورتە فیلمێکی بەڵگەیی کە ئامانج لە کارەکەش ئەوەیە کە بتوانن نەهامەتەکانی دوای جەنگ بخەنە ڕووکە لەو پێشەنگایەشە نەهامەتەکانی جەنگ کە بەسەر کووردا هاتوون خراوەتە ڕوو وێنەکانیش لە عێراق و سووریا وێنەگیراون. زانکۆی دوورهام سیمینارێکیشی کردووە لەبارەی کاری ڕۆژنامەوانی هەردوو ڕۆژنامەوانی کورد ئاکۆ ئیسماعیل و شاو عەبدولقادری ساز کردووە کە ئەمان لە پێشەنگایکی فۆتۆگرافیا لەبارەی جەنگ و لێکەوتەکانی و کورتە فیلمێکی بەڵگەنامەی لەبارەی هەڵەبجەوە خستویانە توڕ و لەوێ نمایش کراوە ئەم چالاکی ڕۆژی 11 لە شاری دوورهامی بەریتانیا دەستی پێ کردووەوە بڕایشە بۆ ماوەی 1 هەفتە بەردەوام بێت. کورتە فیلمەکەش بەناوی بۆنی سێوە چیرۆکی ڕزگاربوویکی شیمەبارانی هەڵەبجەیەکە ئیجارڕێتەوە. پێشنگا فۆتۆگرافیەکەش تایبەتە بە وێنەی ڕۆژنامەوانی و باس لە جەنگ و لێکەوتەکانی ئەکات و وێنەکانی شەرۆک و ئاماژەم پێکرد لە عێراق و سووریا تۆمارکراون. سیمینارەکە لەبارەی وێنەی ڕۆژنامەوانیەوە بۆ و ژمارێک مامۆسای زانکۆ ڕۆژنامەوانی شارەکە ئامادە بوون. پێشنگاکە و بەڵگە فیلمەکە بەشێکن لە پرۆژەی One Day Change کە بۆ پرۆژەی یادکردنەوەی قوربانیانی هۆڵۆکۆست لەلایەن ئاکۆ ئیسماعیل و شاو عەبدولقادرەوە سازکرا بە هاوکاری ڕێکخراوی سکیمستون بەرەمهێنراون. کردنەوەی پێشنگاکە و پیشاندانی بەڵگە فیلمەکە پێشتر لە هەردوو شاری نیوکاسڵ و سەندەرلاندی بەریتانیاش بەڕێوەچوو. زانکۆی دوورهام لە بەریتانیا پێشەنگایکی فۆتۆگرافی و کورتە فیلمێکی بەڵگەنامەی بۆ دوو کوردی دانیشتووی ئەو وڵاتە ئاکاتەوە. فیلمەکان و فۆتۆکان لەبارەی هەڵەبجەوە ئامادەکراون و لەلایەن هەردوو ڕۆژنامەنووسی کورد ئاکۆ ئیسماعیل و شاو عەبدولقادرەوە جێبەجێکراوە. نمایشەکە جگەلەوەی کۆمەڵێک مامۆستای زانکۆی ڕۆژنامەنووسانی ئەو وڵاتە ئامادەی بوون هاوکات سیمینارێکیش لەو چوارچێوەیەدا بەڕێوەچوو. ئەمڕۆ لە سنت جۆن کۆلێج لە زانکۆی دوورهام نمایشەکرێت. نمایشەکە پێکاتووە لە 24 فۆتۆ کە هەموو فۆتۆکان پەیوەندی بە جەنگ و لێکەوتەکانی جەنگەوە هەیە و لەگەڵ فلیمێک کە تایبەتە بە یەکێک لە ڕزگاربووەکانی هەڵەبجە. ناوم ئاکۆ ئیسماعیلە. ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵەزانم لە یەکێک لە هەرە زانکۆ بەناوبانگەکانی بەریتانیا کە یەکێکە لە باشترین زانکۆکان پێشانگای One Day Change دەکەینەوە کە ئەم زانکۆیە کۆمەڵێک خوێندکار لە هەموو دنیاوە دێنام ئەم زانکۆیە دەخوێنن و پێشانگەکەمان بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام بێت و خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە بەشێکی لەم کارە. من کێبەر وێبسەرمنتم بەڕێوبەری هونەری ڕێکخراوی کیمستۆن. منیش ئالێکس کلینم لە بەڕێوبەری بەرەمهێنانی زانکۆکە. ئێمە بەڕاستی خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە دەرفەتمان پێدراوە پێشانگەی One Day Change کە بە هاوبەشی لەلایەن هەریەکە لە وێنەگرانی بواری ڕۆژنامەوانی ئاکۆ ئیسماعیل و شاو عەبدولقادر لە کۆلێژی سەینت جۆن لە زانکۆی دوورهام بکەینەوە. ئالێکس کەمێک لە ڕۆڵی خۆتمان لێرە بۆ باس بکە. من هونەرمەندی بواری هونەری هاوچەرخم، هەر بۆیە لە نێو زانکۆکە کار لەسەر پێشانگا و کاری هونەری هاوچەرخ دەکەم. لە هەمان کاتدا ڕۆڵێکی چالاکمان هەیە لە ڕێخستن و کردنەوەی پێشانگە و وەرکشۆپ و گفتوگۆ بۆ خوێندکاران و خەڵکی تریش. ئێستا ئێمە پێکەوە لە پێشانگاکە دەڕوانین بەڕاستی ناوازە و سەرنجڕاکێشە. تۆ پێمان بڵێ گرنگی کردنەوەی پێشانگەی One Day Change چییە لە نێو کۆلێژی سەینت جۆن لە زانکۆی دوورهام؟ ئێمە هەمیشە لەسەر ئەوە سوور بووین کە خوێندکارەکانمان هەن بدەین کە لەگەڵ هونەر تێکەڵ ببن و بەشداری لە کارە هونەریەکاندا بکەن. هەرچەندەوانی هونەر لە کۆلێژەکەمان وەکو بابەت نییە، بەڵام لە نێو خوێندکارەکان ئارەزوویەکی زۆر بۆ کاری هونەری و فۆتۆگرافی هەیە. لە ڕێگەی ئەو پرۆگرامانەی کە ئەنجامی دەدەین هانی خوێندکارەکان دەدەین کە بەڕاستی کارلێک لەگەڵ کارە هونەریەکان بکەن، نەک تەنها لە ڕێگەی دروستکردنی وێنە و کاری هونەری، بەڵکو بە بەشداریکردن لە پێشانگای لەم شێوەیە. ئەوەی سەرنجڕاکێش ئەگەر سیر بکەین ئەوانە کاری فۆتۆگرافەری ڕۆژنامەوانین. هەست بە هێز و چیرۆکی پشت دوێنەکان دەکەین. ئێمە لە ڕێکخراوەکەمان داوا لە بینەران دەکەین کە تەنها سەیری کارە هونەریەکان نەکەن، بەڵکو شتێک بێت کە وایان لێ بکات کاردانەوەکانیان و تێڕوانینیان بۆ ژیان بگۆڕێت. پێت وایە کاردانەوەی خەڵکو و خوێندکارەکان چۆن دەبێت؟ دەربارەی پێشەنگاکە خۆی ئێمە داوا لە خوێندکارەکان دەکەین کەمێک کاتی خۆیان لێرە بەسەر بەرن. لە ڕاستیدا کاتێکی باش سەیری وێنەکان بکەن و بیریان لێ بکەنەوە، لەگەڵ وێنەکان کارلێک بکەن و لە هەمان کاتیشدا پەیوەندی کۆمەڵایەتی پتە بکەن. ئەمە ئامانجی زانکۆکەیە.
and engaging with them on that level. My name's Sarah Drummond. من ناوم سەری جەمەنتە مامۆستای بواری مەڵتیمیدیام لە بواری ڕۆژنامەوانی و لە ڕێکخراوی سکیمستۆن کار دەکەم کە ڕێکخراوێکی تایبەتە بەکاری هونەری هاوبەشیمان کردو لە پێشانگایەکی تایبەت بە کارەکانی ئاکۆ بەڕاستی کارەکانی زۆر ناوازن پێکەوە لەگەڵ ئەو ڕۆژنامەوانانە دەوەستین کە بۆ کاتە سەختەدا ڕۆیشتون دەتوانین لەبارەی ئەو کاتانەوە قسەیان لەگەڵدا بکەین لە هەمان کاتە نرخی پیشە و کواڵەتی کارەکانیان بزانین کە وەکو وێنەگری بواری فۆتۆگرافی کاریان کردووە کاتەکانمان با تێڕوانین لە وێنەکان و ژیانی خەڵک کە لەو کاتە سەختەدا گیراون بەسەربەرین ئەمە زۆر لەوە گرنگترە کە پەڕەکانی ڕۆژنامەیەک هەڵدەدەیتەوە بە خێرایی بەسەر وێنەکاندا بڕۆیت هەروەکو چۆن دەتوانین بەرامبەر وێنە و یادەوەریەکان بۆستین و سەیری ئەو کاتە سەختانە بکەین و ببینین کە چی بەسەر ژیانیان داهاتووە و چۆن ژیانیان وێران بووە ئەو ڕێگەیە کە وێنەگرەکان یادەوەریەکانیان تۆمار کردووە وا دەکات زۆر باش لەو کاتە سەختانە تێبگەین و هەوڵ بدەین جیهانێکی پڕ لە ئاشتی بنیاد بنین بۆ من بەڕاستی ئەزمونێکی بەنرخ بوو و هیوادارم ژمارەیەکی زۆر خەڵک بتوانن بەشداری لەو پێشانگایەدا بکەن و وێنەکان ببینن.